وڵات زەنەگەڵتان بەردەوامین لە کۆتا تەوەری ئەم ڕۆماندا باز لە بە بازارکردنەکەین باز لە نرخەکانەکەین لە مۆڵ و شوێنەکانی بازارکردنە کە ئاچینە هەر مۆڵێک ئاچینە هەر شوێنێکەوە کە کڕیاران سەرنجیانێتە سەر مۆڵەکان یا ئەو شوێنانەی کە کەلوپەلەکانی لێیە داشکاندن نووسراوە ئایام داشکاندنە تاچەند دروستە تاچەند ڕاستیە بەگشتی باز لە مارکێتینەکەین باز لە بە بازارکردنەکەین باز لە کڕیارەکەین تاچەند بڕوای بەم داشکانە هەیە و باز لەواکەین مێژووی دروستبوونی بلاک فرایدی ئەگەڕێتەوە بۆکەی و بۆچی ئەم هەینیە دانراوەکو بلاک فرایدی و لە هەرێمی کوردستان تا چەند دروستە و بوونی هەیە بەگشتی باز لە بە بازارکردنەکەین باز نرخەکانەکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عەلی فەرەج کاشان مامۆستای زانکۆ مامۆستا سڵاوت لێ بەخێر بێت مامۆستا بە بازارکردن دەست پێ بکەین بەگشتی بە بازارکردن چییە؟ بە بازارکردن ئێمە ئەگەر بە شێوە گشتێکە سێری بکەین ئەی هونەرێکە بۆ ڕاکێشانی زۆرترین سەرنج بۆ ئەو شمەکەی تۆ هەتە بۆ ئەو خزمەتگوزاری تۆ هەتە چۆن بتوانی هەر هەوڵێک هەر هەنگاوێک هەر محاولەیەک بیت لە پێناو ڕاکێشانی سەرنجی خەڵکی زیاتر بۆ بەرەمەکەی تۆ ئەمە بە بازارکردنە ئەمە مارکێتینە ئەمە یعنی زانستێکی گەورەیە ڕۆژ بە ڕۆژ لە بەرەو پێشچوونایە کاریگەری تەکنەلۆژیا لەسەری کە ئێستا تەکنەلۆژیا هەبووە ڕۆژ بە ڕۆژ گەورە ئەبێ لەسەری تەکنیکەکان و شێوازەکانی ئەگۆڕێت ینی ئێمە بازارکردن ئەگەر لە زانستی بازارکردن سەرەتا و باسی کتێبەکان بگەڕینەوە بۆی پێڵێن بنەما سەرەکیەکانی 4 پی هەیە پرۆدەکت پرۆمۆشن پرایس پلیس ئێستا بۆ بە حەوت ینی سەرەتاکەی چییە کە ئەڵین پرۆدەکتەکە واتە ئەو شمەکەیە کە تۆ هەتە کە تۆ ئەیفرۆشی یان ئەو خزمەتگوزاری تۆ پێشکەشیەکەی یان ئەو شتەی کە تۆیکەی ئەمە پرۆدەکتەکەتە ئەمە بەسراوە بە سێلایەنەکەی ترەوە کە پلیسە ئەو شوێنی تیا فرۆشی پرایسینە پرایسەکەیت یعنی ئەو سعری کە پێ ئەفرۆشی لەگە پرۆمۆشن ئەو هەنگاوانەیە ئەو ڕیکلامانەیە ئەو ئۆفەرانەیە ئەو هەر هەنگاوێک هەر هەوڵێکە کە بۆ لە پێناو ڕاکێشانی سەرنجی کڕێرەکان نابێت بۆ بەرهەمەکەی خۆت زۆر باشە دوێنێ کە بلاک فرایدەی بوو کە ڕۆژێکی جیهانیە لەوانەیە لە هەرێمی کوردستاندا لەم دوایانەیە دەرکەوت بێت بلاک فرایدەی هەینی ڕەش ئەم بلاک فرایدەیە بەڕاستی لەم ڕۆژەیە داشکاندن ئەکرێت بۆ ئەو کاڵانە من دوێنێ لە هەنێ لە دوکانەکان بینیم کە داعەن نابوون و سیوان لە 150 لە 30 لە 120 باسێکی مێژوێکی بلاک فرایدەی ڕێزیاوتی بلاک فرایدەی خۆی چییە؟ بلاک فرایدەی ڕۆژێک دوای جژنی سوپاسگوزاری ئەمریکیە بلاک فرایدەی خۆی لە خۆیان بۆنەیەکە ئەمریکیە بەڵام لەسەر ئەو کاریگەری مارکێتینە گەورەی کە ئەمریکا و ئەو باڵادەستەی ئەمریکا بەسەر بازاڕەکانی ژیانە هەیەی بۆ بە شتێکی جیهانی هەموو گیانی گرتوتەوە خۆی چییە؟ چوارەمین پێنجشەمەی ڕۆژی چوارەمین پێنجشەمەی مانگی 11 جژنی سوپاسگوزاری لە ئەمریکا ڕۆژی دوای ئەوە کە ڕۆژی هەینیە ئەبێ بە بلاک فرایدەی ئێمە جژنی سوپاسگوزاری لە ساڵی 1600ەکانەوە هەیە دواتر لە ساڵی 1960ەکە برایم لینکۆڵن کاتی جەنگی شابۆ کردێتی بە بۆنەیەکی نیشتیمانی بۆ بەپشوو ڕۆژی دوای ئەوە کە کاتە هەینی ڕەش بلاک فرایدەی سەرەتای دەستپێکی کڕینە بۆ خەڵک بۆ ئامادەکاریان بۆ پشووی کریسمس ئەوکێمە لە ئەگەر ئێمەش دیقەتی کللتوری خۆمان بین خەڵکانێکەیە پێش جەژنەکان بازار قەرەباڵ خەبێ پێش ڕەمەزان بازار قەرەباڵ خەبێ پێش نەورۆز بازار قەرەباڵ خەبێ بۆ هەر بۆنەیەک خەڵکە چێشتەکڕێ بلاک فرایدەی سەرەتای ڕۆژی دەستپێکی ئەو کاتەیە کە خەڵک دەستکا بە کڕینی شمەک بۆ پشووی کریسمس بۆچیش ناوی هەینی ڕەشە ئەم وشەیە لە چیەوە هاتووە لە ساڵی 60ەکان لە ئەمریکا کە ئەم بلاک فرایدەیە تەواو بووە بە بۆنەیەکی گشتی پۆلیسی فیلادلفیا ناویان ناوە هەینی ڕەش چکە ئەو ڕۆژە ئەوەی ئیزدیحام دروست بووە ئەوە کێشە دروست بووە ئەوە شەڕ دروست بووە ینی هەندێک هینێکی گەوریان لەسەر دروست بووە زەختێکی زۆریان لەسەر دروست بووە لە ڕووی ترافیکەوە لە ڕووی ناو بازاڕەکان و لە ڕووی کێشەوە ئەمە ناوێنراوە هەینی ڕەش کە لەو ڕۆژەیە پۆلیسەکان ڕۆژێکی ڕەشیان بوو زۆر سەرقاڵ بوون زۆر هیلاک بوون ئەم چەمکی هەینی ڕەشە لەوە هاتووە دوای تر بووە بە شتێکی گشتی و ئێستاش هەر لەژێر ئەو کاریگەری ئەو مارکێتینە گەورەی کە ئەمریکا و کۆمپانیا ئەمریکیەکان کردویانە بۆ بە شتێکی جیهانی و لە هەموو جیهانە پێڕەوەکرێت لە هەرێمی کوردستان و کاوکارم پەیوەند ئاماژەی پێ کرد تا چەند بە دروستی هەینی ڕەشبوونی هەیە لە هەرێمی کوردستان ئێمەش بەهۆی ئەو تەکنەلۆژیا و بەهۆی ئەو پێشکەوتنەی کردومانە لە باری تەکنەلۆژیا بەشدارین هیچ جیاوازیەکی تاکێکی ئێمە و تاکێک نییە ئەگەر
لە ئەمریکا بێت تاکێکنی لە وڵاتی تر بێ بۆ بازارە ئۆنلاینەکان بتوانێت شت بکڕێت و ڕاستە ئێمە بەڕێگەیەکی ئاسان نییەوە کۆی ئەوان بۆمان بێ بەڵام ئەتوانین بەدەستی بهێنین ئەم وای کردو ئێمە شوینەتە هەمان کاریگەریەوە ئەم مارکێتانش ئەم شوێنە فرۆشیارانەی هەرێمی کوردستان کۆمپانیەکانی کوردستان لایەنە ئۆنلاینەکان بە منافسی خۆیان نەزانن ئێکە ئەو داشکاندن بکات تۆش ئەبێ بیکەی کە کەسێک کردی ئەوەی کا مەسەن لە با ئێمە با نمونەی مەسەن جلوبەر وەرگرین ئەشیای ناوماڵ وەرگرین ئەشیای ئەلکترۆنی وەربگرین ئەمانە کە تۆ لە ئۆنلاین کرا کۆمپانیایەکی نێودوڵەتی لقی هەوو لە ناو کوردستانە کردی ئەبێ کۆمپانیا ناخۆیەکانیش بیکە کەواتن ناچار بە ناچاریش بێ تازە شتەکە بۆ بەواقع ئەبێ بیکە بەڵام ئەو داشکانێکی ڕاستێ با من هەر نمونەیەک بێنمەوە لەوانەیە من ئەم کوپا پێشتر لە دوکانێکا بینی بێتم جامە هەرەکلایمیشە بۆ پرۆگرامی ڕۆژێکی نوێ بینی بێتم نووساوە بە $10 ئەم کوپا من پێشتر نەمکڕیوە نرخەکەی بەلامەوە زۆر بۆ ئەم کوپە کە $10 پێ بم بەڵام ماوەیەکی دواتر ئەچمەوە بازاڕە بیم نووسراوە داشکاندن بەڵام هەر $10 لە شوێنێکی ترە من ئەو کاتە بەلامەوە زۆر شتێکی باشە لە بۆی داشکانی بۆ کراوە بە $10 کە هەمان نرخی پێشووتریشی هەبووە بۆچی کڕیار یەکسەر سەرنجی ڕائەکەشتێ بۆ لای ئەوەی کە نووسراوە داشکاندن و ڕاستەخۆ ئێوێ ئەو شتانە بکرێت ئەو بەرهەمانە بکرێت لایەنێکی هەیە گرنگترینیان کەوێتە سەر شێوازی بیرکردنەوەی فرۆشیارەکە لەگەڵ ئاستی بە ئاگایی کڕیارەکە سەوە خۆتەڵی تۆ گەر پێشتر ئاگادار بووبی کوپەکە بە $10 بووە بەڵام لە بلاک فرایدی نووسراوە $12 بۆ کردومانە بە $10 زانی کە شتەکە وانە بەڵام ئەگەر تو پێشتر ئاگادار نەبیت وازانی بەڵێ 12 بۆ بەدامە فرسەتێکە بەدەستی بێنی ئەچی کڕیت یعنی بە ئاگایی کڕیارەکە لێرەیە دەورە بینێ و دووەمین ینی لە ڕووی سایکۆلۆژیەوە هەر لە خۆتەوە خۆشترێکە کە ئەڵێ خاتر تەگرم داشکاندنێک کردووە ینی ئەو ڕەنگە سوورەی ئەگەر دیقەت بین زۆربەی سەیلەکان زۆربەی داشکاندانەی ئەکرێت بە ڕەنگی سوورە نووسرێ ڕەنگی سوور سەرنجڕاکێشترین ڕەنگە گەرمترین ڕەنگە چاوە چێتە سەری باشە ینی واد لێ کار ڕاتەکێشی ئەمە یەکێک لە تەکنیکانی لەو چوارپی کە بە بازارکردن باسمان کرد پرۆمۆشنایەکێک لە گرنگەکانیان پرۆمۆشنە ئەبەستێتەوە بە پرایسین بە نرخەکانەوە کە بەکارێنێت بۆ یاریکردن بە نرخ لە پێناو ڕاکێشانی ئەنووسێت ئەم چاکەتە بە $39.99 ئەوە ژیاوەتی لەگەڵ لای خۆمان بە دینارەکەش هاتووە 39,750 بەڵێ چکێمە لە 250 بچووکترمانی ینی 3950 ئەمەش هەر ئەو کاریگەری هەیە خۆی سەرەتا ئەگەر دەشتە گەورەکان سیر بکەین لە وڵاتانی دەرەوە بۆ زەڕیبە سەرەتا ئەمە داهاو کە ئەیانویست مەسەلەن بە 1000 نەبێ بە 995 بێ بە 999 ئەمە بوو بەڵام دواتر لە ڕۆی سایکۆلۆژیەکەەوە بینین ئەی تۆ وەک خۆتەڵێ ئەو چاکەتاڵێ بە 39,750 بەڵام ئەگەر بڵێ بە چل مێشکی تۆ ینی وا پۆلێنیەکە شتێک 40,000 ئایا چاکەتەکە چ لێنێ یا چل نایێنێ بەس کە ئەڵێ 39 مێشکی تۆ لەگەشتە 30,000ەکانە کۆی ئەکاتەوە لەگەشتە چلیەکانە کۆی ناکات ژمارەی لای چەپە ببینین نەک ژمارەی بەڵێ ینی واد لێ ئەکات تۆ یەکەم ژمارە گرنگەکەی خوێنیتەوە 3 4 نییە ئەمە واد لێ ئەکا کە ینی زیاتر ڕادکێشەی لە ڕۆیە سایکۆلۆژیەکەەوە بە هەرزانتری ئەبینی باشمە مەساڵی بە بازارکردن بەگشتی لە هەرێمی کوردستانە هەنگاوی باشی بڕیوە و ئێستا سوۆشیال میدیا هەیە سوۆشیال میدیا تا چەند کاریگەری هەیە لە گۆڕانکاری لە بە بازارکردنە من ئەگەر باسی مارکتین بکەین ئەی مارکتین لە سەری تەکنەلۆژیا و سوۆشیال میدیاوە ئەگەر زانستێک بوو بێت مەسەن ئەوەندە بێ باسیکەین ئێستا بۆ بەوەندە ینی ئەوە گۆڕانکاری بەسەرا هاتووە ینی ئێستا ئەگەر سەردەمانێکی زوو کۆمپانیاک باتە شارێکی وەکو سلێمانی ئیشی بکردایە ئەوە لە ڕێگەی بیلبۆردەوە لە سەرجادە داینایە ڕکلامی تەلەڤیزیۆنی هەبوایە یان رادیۆ هەبوایە ڕۆژنامە هەبوایە دەرگا بە دەرگا بگەڕایە بروشەرێکی تەوزیع کردایە لەما پێی ئەڵێن چی ئەمە ینی بۆ جەماوەرێکی گشتیە بەڵام بەهۆی سوۆشیال میدیاوە بەهۆی ئەو زیرەکی دەستکردەی لە پشت سوۆشیال میدیاوەیە بەهۆی ئەو بەرنامە گەورانی لە پشت سوۆشیال میدیاوە ئیشەکەن ئێستا بە ئامانجگرتنی کڕیار زۆر ئاسان بووە ینی من ئێستا بەهەر لەسەر چاکەتەکەی تۆ بڕۆین ئەگەر دوکانی ئەو چاکەتەم هەبێت و بیفرۆشم باشە ئەینێرم بۆ ئەو کەسانەی کە تەمەنیان لە بۆ ئەم چاکەتە ئەبێ کە کوڕن کە لە سلێمانی ئەژین دیارە کە
ئینتریستیان بۆچی هەیە کە لەم فترەیە لە مۆبایلەکەیانە سێرچیان بۆ جدوبەر کردووە، سێرچیان بۆ چوونە شوێنی ڕسمی کردووە، سێرچیان بۆ چوونە ئاهەنگێک کردووە، سێرچیان مەسەن بۆ عەتر و سەعات کردووە، یاخود تەنانەت تۆ مۆبایلەکەت لە گیرفانتایە ئەگەر بە کوژاوەیش بێت تەنانەت ئەگەر بڵێ لۆکیشنەکەی کوژاوە تو یا لۆکیشنەکەی ئیشەکە شتێک چۆ سێ-چوار دوکانی جلوبەرگەوە شەڕی تۆ ئینستاگرامەکە دەکەیتەوە ڕێکلامی جلت بۆیە، فەیسبووکەکەی تۆ ڕێکلامی جلت بۆیە. بۆیە بە ئامانجگرتنی جەماوەر ئێستا لە ڕووی سۆشیال میدیا ئاسان بووە، بەڵام ئێمە ئێستا بەرنامەی ڕاستەوخۆیە هەموو نوعێک سێرمانەکە، ئەوەی حەزی لە جلە، ئەوەی حەزی لە دیکۆریشنە، ئەوەی حەزی لە گوڵە، ئەوەی حەزی لە سیارە، ئەوەی حەزی لە وەرزشە، هەمووی سێریەکە نازانی بۆ کامیانی ئەنێری، بەڵام لە سۆشیال میدیا پۆلێن کراوە، پۆلێن کراوە، کۆمەلگا پۆلێن کراوە، تۆ ئەینێری بۆ ئەو کەسەی کە خۆت ئامانجتە. سەرەتا بە ئامانجگرتنی بازارکردنە ئەوترا مەسەنەن ناتوانین ڕیکلامی میکیاجێکی یاخود کرێمێکی ئافرەتان لە ڕۆژنامێکی وەرزشی بڵاو بکەینەوە، چونکە کڕیاری کەمترە، چونکە زۆرینەی کوڕن ئەوەی کە بە دوای هەواڵی ڕاضە و بە دوای هەواڵی وەرزشە ئەڕوا باشە. بە عەکسیشەوە مەسەلەن ناکرێت مەسەلەن ڕیکلامی سەعاتێکی کوڕانە چاکەتێکی کوڕانە لە گۆڤارێکی تایبەت بە ئافرەتانە بڵاو بکرێتەوە، یعنی ئەمە دوو هینی هەیە. بەڵام بە شێوە گشتیەکەش یەکشتی تر هەیە، ڕاستە بە تەواوی دیاری نەکراوە بڵێ مارکێتین زۆرتر تەوجیه کراوە بەرەو خانمان، بەڵام ئەو کەسانی کە پلانی مارکێتین دانێن توان بڵێم زیاتر تەرکیزیان لەسەر بیکردنەوەی خانمانە. سەرکەوتوو بووە ئەم جۆرە کارکردنە؟ بەڵێ، بۆ هەرێمی کوردستان گونجاوە، بۆ هەرێمی کوردستانیش بەڵێ. عفونکە لەسەر ئەوەش بڕێن هەر لەسەر مۆزوعی مارکێتینگ کە ئێستا بۆچی ئەکرێت لە جیهاندا. من دوێنێ هەرکە بلاک فرایدەی بۆ سوودفە بابەتێکم بینی خوێنمەوە، یەکەمین ئایتم کە زۆرترین کڕیاری لەسەر بووە لە بلاک فرایدەیە لە بلاک فرایدەیەکانی پێشووە، یعنی دوێنێ کە باس کرابەوەی ساڵانی ڕابردوو، یەکەمین بابەتە ئەلکترۆنیەکانە، مۆبایلە، لاپتۆپە، ئەوانەیە. چەند دووەمین ئەچێتە بابەتی ناوماڵ، مەسەلەن تەلەڤیزیۆن و گەیمین و پلەیستێشن و ئەوانە. بۆ سێم ئەچێتە هەر بەرهەمی ناوماڵ، مەسەلەن قەنەف و ئەوانە. چوارم جلوبەرگە. پێنجەم ئەچێتە پێداویستی ینی ئافرەتان و مایکەپ و میکیاج و ئەکسسوارات و ئەوانە. یعنی ئەگەسی ئەم ڕیزبەندێ بکەی ڕاستە یەکەم هی پیاوانە کە ئەلکترۆنیەکانە پیاوانی شوژنانیش بەکارێن، بەڵام زۆری تری ئەوان ئەچێتە بابی ئەوەی کە زیاتر خانمان گرنگی پێن و زیاتر خانمان هینەکەن. زۆر باشە. ئەم دوکانانە یاخود ئەو شوێنانە کاتێک کە داشکاندن ئەگەن هیچ یاسایەکەیە بیانگرێتەوە. بۆ نمونە من هەنێ شوێنم بینیوە وانزیکەی 4 ساڵە تا ئێستش هەیە، هەموو ساڵە بینی ماڵە ئەم شوێنەدا ئەخەین بۆیە داشکاندن کراوە، ئەم شوێنەدا ئەخرێ، بەڵام تا ئێستش ئەم شوێنەدا نەخراوە، هەروەکو خۆی ماوەتەوە. جا وەکو ئەو باسم کرد، ئەمە چێتە سەر بە ئاگایی کڕیارەکە کە تۆ ئێستا بە ئاگایت لەوە ئەزانی بە شتەکە دروست نییە، ڕاست نییە. ئەمە لە هەندێک شوێنە ئەو میکانیزمە زۆر کاریگەرە و زۆر ئیشەکە، بە تایبەت لە وڵاتانی گەشتیاریان زۆرە. مەسەن تۆ بچۆ ئەو شوێنانی کە بچۆ ئێستا لە سەر ئاستی جیهان با ئەم باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین، ئەگەر باسی شەقامێ بکەین لە ئیستانبول یا باسی مۆڵێک بکەین لە دوبەی کە زۆرترین گەشتیار ئەچێ بۆی، لەبەری تۆ لەواتێ لە 3 ساڵە 4 ساڵە 1-2 ڕۆژ بچیتە ئەو شوێنە، سوودفە کابینی ئەڵێ کای تۆ لە سەفەر بۆ برادەرەکانی بەسگری زۆر شانسمانە بوو چین بۆ ئەو شوێنە لە مۆڵەکەیە هەمووی داشکاندن. ئەمە لە کاتێکە کە ئەمووی بەردەوامە. ئێرەش ئەگەر لە سلێمانی لە هەولێر ئەم شتانە بکرێ، لەو باوەڕام ئامانجی گەشتیار بێ، تایبەت گەشتیار عەرەبەکان. چکە ئەزانێ بە ئاگایی کەسەکە تۆ ئەگەر ماڵ لە سەر و جادێ بێ ڕۆژانە هاتوچۆکەی بە خۆتەڵی 4 ساڵە نووسێت ئەم دوکانە داخین داشکاندنە، ئەتەڵێ بە 4 ساڵ بۆ من نییە، ئەو گەشتیارێکە کە چەند ڕۆژێک گێتە شارەوە. هەر پلانێکی مارکێتین ئامانجێکی تایبەتی خۆی هەیە، جەماوەرێکی تایبەتی خۆی هەیە، بە ئامانجە گیرێت و ڕاکێشرێ بۆ تۆ لەواتێ بە شێوەیەکی تربیکە، بۆ تۆ ئەوەیە کە هەر بەڵێ لە ڕاستیە لەواچی نرخەکانی گونجاوتر بێ، لە ڕاستیە لەواچ کوالیتێکی باشتر بێ، لە ڕاستیە لەواچ شوێنەکەی گونجاوتر بێ بە تۆ بچیشت بکڕی. ئێمە ئەگەر بەدەر لە شتی ئۆنلاین کەیسە کللتورێکە و زۆر کاریگەری لەسەر بازاری فرۆشتن و کللتوری کڕین هەیە لە دنیاە، بە باسی کڕینی شمەک بکەین، بۆچی کە دوکانێک گەگری بەکرێتەوە بزنسێک بکەی ئەتوێ شوێنی سیارەی هەبێ کە مشتریەکەی ئاسانە بتگاتێ، بۆچی بێ لەسەر جادەیەک بێ خەڵک زۆر پێی تیاپەڕێت، بۆچی ئەبێ ینی دوکانەکە دیکۆریشنەکەی جوان بێ، گەورە بێ. هەموو ئەم شتانە کاریگەری تەواوی هەیە لەسەر کڕیارەکە. مامۆستا وەکو کۆتا پرسیار
تا چەند داشکانەکان لە هەرێمی کوردستانە بۆ ساختکردنەوەی بەرهەمە کواڵەتی خراپەکانە کواڵەتی نزمەکانە وڵا ئەوە شتێکە بە ئێمە ڕژبی نەبین بڵێن بەس لە کوردستانە هەیە شتێکی جیهانیە ئێرە بە نمونە وەرە ئێرە من باسی بکەم بڵێم شتەکانمان نزیکی ئەکسپایرە بێتەوە بۆ داشکاندنی بۆکەن بڵێنەوە بازرگانەکانی ئەم بێویژدان ئەم شتە ئیتر ئاستی ویژدانەکە سەر بازرگانەکە خۆی تا چەند هەیەی بەڵام شتەکە جیهانیە بە تایبەت لە بابەتی ئەوانی کە ئەکسپایریان هەیە خواردەمەنیەکان مەسەلەن بابەتی جوانکاری ئەوانە بۆ ناگەست شتێکی هەیە 3 مانگی ماوە ئەکسپایر بێت ئەگەر چاوەڕێی کردوێت لە سا 25 قازانجی لێ بکە ئێستا گەر بە مایەکەش بیفرۆشێ یاخود بە لە سا 10 زەرەر بیفرۆشێ هەر قازانجە چکاوی دوو مانگتر فڕی بات ئەوامێنە بەڵام لە شتێک کابی بینەکە ئەکسپایری نییە مۆدیلی بەسەر ناچێ شتێکە هەرمێنێتەوە ئەمە داشکانی تیا ناکرێت لەبەری نرخ و بەهای خۆی هەرمێنێتەوە مەگەر لە کاتێکا منافسێکی بۆ پیا بێت و بێ منافسەکەی پێ بکەن سپاس بۆ تۆ مامۆستا زۆر سپاس بە ئامادەبوونت. سپاسانەکەم بەڕێزم